بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین لە ئەڵقەیشتری بەرنامە بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست شاد بینەوە. بۆ ئەڵقەی ئەمجارە بەرنامەیەکی تایبەت لە خزمەتی مامۆستایەکی هەڵکەوتووی کوردان، مامۆستای ناوداری کورد، مامۆستای شەیخانی تەریقەت، مامۆستای میحراب و مینبەر، مامۆستای مەدارسی شەرعی، مامۆستای جەنگ و جیهاد لە دژی ستەم و نادادی، ڕێزدار مامۆستای کۆچکرد و شێخ محەممەدی بەرزنجیدا دەبین. ئێوەی ئەزیز و خۆشەویستیش بۆ ئاشنابوونی زیاتر لە هەموو بوارەکانی ژیانی جەنابی مامۆستا لەگەڵمانە بینەر و بیسەر بن. بفەرمە. ژیان نامەی مامۆستای ناوداری کورد، مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی. شێخ محەممەد کوڕی شێخ نەجیب کوڕی شێخ حەسەنی کوڕی شێخ عەلیە لە ساڵی 1944 لە گوندی ولە ژێری سەر بە قەزای مەریوان لە کوردستانی ڕۆژهەڵات لەدایک بووە. باوکی بەهۆی باری سیاسیەوە لە ساڵی 1937 کۆچی کردووە بۆ ڕۆژهەڵات، لەوێ هاوسەرگیری کردووە. دایکی خات و فەیمەی کچی حسێن خانی سەرۆکی هۆزی فەتالی بەجی مەریوان بووە. ساڵی 1952 دەخرێتە بەرخوێندن لە حوجرەکانی کوردستان. ناوبراو لە کوردستانی باشوور و ڕۆژهەڵات خوێندوویەتی و چەندین ناوچە جیاوازەکانی کوردستان گەڕاوە بۆ بەدەستهێنانی زانست و زانیاری و بژاردەی مامۆستای بە ئەزمون. مامۆستای بەرزنجی ساڵی 1966 هاوسەرگیری کردووە لەگەڵ خات و حەفسە کە ئامۆزای خۆیەتی. 3 کوڕ و 4 کچی لە بەرهەمی ئەم هاوسەرگیریە هەیە بە ناوەکانی سەباح و سەلاح و ناسیح و گەلاوێژ و قومریە و فاتیمە و خەدیجە. زیاد لە 30 مامۆستا موجتەهیدی کوردستان ڕشتە جیاوازەکانی شەریعەتیان لە بوارەکانی فقه و ئوسوڵی فقه و نەحو و سەرف و بەلاغە و کەلام و سیرە و تەفسیر و زانستە قوڵە جیاوازەکانی پێوتووە لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. شارەزاییەکی باشی لە زانستەکانی گەردونناسی و فیزیا و کیمیا و جەبر هەبوو. بۆیە بابەتە غەیبی و ئیعجازی و مەسەلە ڕوحیەکانی ئیسلامی دەبەستەوە بەم زانستانەوە و بە خێرایی سەرنجی و گوێگر و ئامادەبوانی مەجلیسەکانی بۆ لای خۆی ڕادەکێشا. لە ساڵی 1965 ئیزازەی مەلایەتی وەرگرتووە لە سەردەستی مامۆستا حەمە ئەمینی کانی سانانی ڕۆژهەڵاتی کوردستان. لە دوای ئیجازەی زانستی جارێکی تر ڕوو لە شاری سلێمانی دەکات بە مەبەستی ئەنجامدانی تاقیکردنەوەی ئەوقاف کە لەلایەن لیژنەیەکی تایبەت لە زانانی ئەو سەردەمە بەڕێوە چووە. ئەوانیش بریتی بوون لە هەر یەک لە مامۆستا شێخ محەممەدی خاڵ، مامۆستا مەلا شێخ مستەفای قەرەداغی، مامۆستا مەلا عەبدوڵڵای چرۆستانی، مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخی، مامۆستا شێخ محەممەدی خەتیب، مامۆستا مەلا سەید عارفی چۆڕی. ناوبراویەکێک بوو لەو زانانەی کە جگە لە وەزیفەی دینی و سەرقاڵبوون بە بابەتە شەرعیەکان بڕوای بەکاری سیاسی و خەباتی نیشتیمانی و نەتەوەیی هەبووە. لە چوارچێوە پێدراوە شەرعی و بنەمانە گۆڕەکانی ئیسلامدا. بۆیە لە سەردەمی ستەمکاری بەعزدا گەرچی هێزی سیاسی ئیسلامی و حزبی فەرمیش نەبوو بێت، هەمیشەوە کاراکتەرێکی چالاک لە جوڵەدا بووە. مامۆستای بەرزنجی بوێژێکی کاریگەر و بەسەلیقە بوو، بۆ هەر شوێنێک بڕۆیشتایە خەڵکی چاوەڕوانی وتەکانی بوون. جگە لەوەی خەتیبێکی سەرکەوتو بوو لە ڕێگەی بڵندگۆکانەوە، جێکەوتی خۆی بەجێ دەهێژ لە سەر دەروون و زیهنی گوێگر، هاوکات دانایەتی و زانایەتی خۆی دەسەلمان. لە ئاستی دەرەوەشدا لەلایەن بەشێک لە سیاسیەکانەوە لە میدیاکاندا بە عەلامە و موجتەهید ناسرا بوو. ئەو بڕوای بە حرەکەی سیاست هەبوو لە چوارچێوەی ئەرکە شەرعیەکاندا و هەمیشە لە گوتارە سیاسیەکانیدا جەختی لە بەجێهێنانی واجباتی ئیسلامی و ئەرکە دینیەکەی دەکردەوە. بەهۆی وتار و جم و جۆڵە سیاسیەکانیەوە هەرزوو لەلایەن بەعسەوە چاودێری کرایە سەر، تاوەکو لە ماوەی کەمتر لە 10 ساڵ 3 جار دوور خرایەوە بۆ بەغدا ساڵی 1976 و بەسڕە 1980 و ڕۆمادی 1982 لە دوای نسکۆی ئازاری 1975 لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێکانیدا بیر لە دروستکردنی بزوتنەوەیەکی ئیسلامی دەکەنەوە وەک تەواوی هێزە نەتەوەی و نیشتیمانیەکانی تر بە پاشخانێکی نەتەوەیەوە. لە ساڵی 1970 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دادەمەزرێنن. لەگەڵ ئەمەشدا لە ساڵی 1970 بە هاوکاری کۆمەڵێک زانایی ئاینی و نوخبەی خوێنەواری سلێمانی و هەڵەبجە و شارە زۆر بزوتنەوەی زانایانی ئیسلامی تێکۆشەر دادەمەزرێنن کە ناسراو بوو بە بزات. دامەزرێنەرەکانی بریتی بوون لە مامۆستا مەلا محەممەدی شارە زۆر، مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز، مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی، مامۆستا مەلا شێخ عوسمانی مەردۆخی، مامۆستا عەبدوڕەحمان نەورسی، مامۆستا حەمە یوسف، مامۆستا عەلی بیارە، مامۆستا عەبدوڕەحمانی سەجادی. وەک مامۆستا عەبدوڕەحمان نەورسی دەڵێت تەمەنی بزات زۆر نەبوو،
لە دوای چەند کۆبوونەوەی کارەکانی وەستا و هەڵوەشایەوە ئەوەی گرنگ بوو پێشتریش لە بزادیش بیری شۆڕژێڕی و کەڵکەڵەی دروستکردنی ڕێکخراوێکی ئیسلامی لێ دوای نووسکۆوە لەلای شێخ محەممەد بەرزنجی گەڵاڵە بوو لە کاتێکدا هێشتا شۆڕشی گەلانی ئێران دروست نەبوو بوو. شێخ و هاوڕێکانی بەتایبەتی عەبدوڕەحمان نەورسی و حاجی ئەحمەد عەبدوڵڵا دەلاک و مەلا عەبدوڵڵا جیهاد و کەمال دۆڵپەمەیی و حەسەن حەمە خالید و مەلا شێخ عوسمان مردۆخی و توانیان بناغی بزوتنەوەیەکی سیاسی و بانکخوازی وەکو پەیوەندی ئیسلامی بە ڕۆحی شۆڕژێڕیەوە دابڕێژن. بەهۆی چاودێری لە سەردانانی لە جم و جۆڵ و تارانەی لە ئۆردوگای شانەدەر و بەرزنجە و سلێمانی دەیدا لە 16 هەشتی 1970 لەگەڵ خانەوادەکەی باشووری کوردستان بە ناچاری بەجێ دەهێڵن و ڕوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن. لە دوای ڕاپەڕینی ئازاری ساڵی 1991 لە سلێمانی و هەڵەبجە و شارە زور و گەرمیان و بتوێن و پشدەر ڕۆڵی کارا دەبینێت لە بێدارکردنەوە و شیارکردنەوەی خەڵکی کوردستان تا بەشداری ڕاپەڕین بکەن و بۆ ئازادکردنی تەواوی ناوچەکانی کوردستان. لە کاتی ئازادکردنی شاری کەرکووک لەگەڵ پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی بەکردەیی بەشداری ئازادکردنی ئەو شارە دەکات. لەو کاتی شەڕی ناوخۆی کوردستان بوو لە نێوان بەشێک لایەنە سیاسیەکان. شێخ محەممەد بەرزنجی بەخۆی و مێزەرە سپیەکەیەوە ڕۆڵی ئاشتەوایی کۆتایی بە خوێن ڕێژی دەجێڕا لە تەواوی کۆنگرەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و کۆنگرەکانی 1 و 2 کۆمەڵی ئیسلامی بە ئەندامی مەکتەبی سیاسی هەڵبژێردراوە. لە ڕووی ڕۆشنبیری و ئاینی و فکری و سیاسیەوە خاوەنی دەیان و تاریگشتیە لە مەحفەلە جیاوازەکاندا. لە دوای ماوەیەک لە ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەبێتە پێشەوای ئەو حیزبە و متمانەی تەواوی سەرکردایەتی بەدەست دەهێنێت تاوەکو دوایین ساتەکانی تەمەنی پێشەوای کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو. لە 12/2008 یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی کردەوە بە ناوی کەناڵی ئاسمانی پێام تا دوجار لە 13/2014 لە شاری سلێمانی پاش ملمنانەیەکی چەند ساڵە لەگەڵ نەخۆشی ماڵ ئاوایی لە ژیان کرد. وڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. بەڕێز مامۆستای کۆچکرد و ڕێزدار جەنابی شێخ محەممەد بەرزنجی خوای گەورە دەرەجەی عالیکە. ئێمە دەزانین کە بەڕێزیان 3 کوڕ و 4 کچی لە دوای خۆی جێهێشتون. ئێمە لە خزمەتی کوڕە گەورەیان کە پرۆفیسۆر بەڕێز دکتۆر سەباح بەرزنجیە لە خزمەتی ئەو زیاتر لە ژیانی ئەو قوڵ دەبینەوە. دکتۆر جان ئەگەرچی جەنابی مامۆستا تا حدێک ئاشنایە لای هەمولایەک، بەڵام لە خزمەتی جەنابتانە زیاتر دەمانەوێت لە ژیانی جەنابی مامۆستا قوڵ بنەوە. سەرتا سەلامی خوای گەورە سڵاوی خوا لە ئێوە و لە بینەران و لە ستاڤی بەرنامەکەتان بەخراتنتان دەکەین. هیوادارین بەرنامەکەتان وەکو هەمیشە سەرکەوتوو بێ، بەرووبوومی باشی هەبێ. کاک دکتۆر جان سەرتام دەمێت پرسیاری ئەوە بکەم، مامۆستای ڕەحمەتی دەستپێکی خوێندنی زانستی شەرعی لەکوێوە دەستی پێکرد و لە خزمەتی کوێ بوو؟ من سوپاسدانەکەم بۆ ئەم دیدارە، بۆ ئەم بەرنامەیە. سەبار بە پرسیارەکەی جەنابیشت، من وەکو ئەوەی کە لە مەرحومی باوکم بیستووە هەر لە قوتابخانەی گوندی دیەکەیان کە پێوتێ گوندی و لە ژێر کەوتۆتە ناوچەی مەریوان، تەمەەن داستان و چیرۆکێکی خۆی هەیە کە بۆچی لەوێ بوونەوەمانە کە ڕەنگە لێرا مەجای باسکردنی نەبێ. ئەگەر بە کورتش بخراب باوکی باوکم شێخ نەجیب کوڕی شێخ حەسەنی سەرگەتە لە ساداتی بەرزنجی لە ساڵی 1930 ئاوارەی ئێرانە بێ 1930 بە هۆکاری لەگەڵ ڕژێمی پاشایەتیە نەگونجاون. ڕژێمی پاشایەتی قەدرێکی لێ کردوون، ئەوانش قوبوڵیان نەکردووە، چەکیان هەڵگرتووە لەگەڵ خۆی براکانیان. بەس لەگەڵ ئەوان بوو یان گشتی بوو؟ ئتر غەدرەکە غەدرێکی گشتی بوو کە ئەمە پەیوەندی هەیە بە مەسەلەی ئەمان خاوەنی زەوی و زار و مڵکی خۆیان بوون، غەدریان لێ کراوە و ئەو کەسەی کە غەدری لێ کردوون لەگەڵ دەسەڵاتی ئەو کاتەیە دەسەڵاتی پاشایەتیە دەستی تێکەڵ بووە. ئەو ئەمان ناچار بوون چەکەڵ گرندژی ئەو زوڵمەی کە لێیان کراوە، بۆیە کە دەستگیرەکردن لەلایەن حکوومەتەوە لە 1930 دقیقاً لە 22/8/1930 لە سجنی سلێمانی
ڕزگاریانە بێ وەکو بڵێ مەجموعەیەکی زۆریشە بن کە سجنەکە ئەشکێن و ڕادەکەن ئاوارەی ئێرانە بێ لەوێ ئەگیرسێتەوە و اینجا هەر لەوێ زەواجەکە کە لە ئەنجامی ئەم زەواجە چەند کوڕ و چەند کچێکی ئەبێت خێزانەکەی خەڵکی ئێرە خەڵکی ئەو دیوە خەڵکی لە بەگزاکانی فەتالی بەگی مەریوان ینی ئێتر باوکم لە مەریوان لەدایکە بێ وردە وردە گەورە ئەبێ لە 7 ساڵیە چێتە بەرخوێندن لە مزگەوتی گوندی و لەژێر زانیارتەیە کە سەرەتا لە خزمەتی شێخ بەڵێ یەکەم جار و کۆڵێم ئەلف و بێ و ئەمانەی هەر لە مزگەوتی و لەژێرا دەست پێ کردووە لە خزمەتی مامۆستا مەلا عارفا کە عالمێکی ڕەبانی وە پیاوێکی خواناس و زۆر کەس شایەتی ویلایەتیان بۆ داوە اینجا دەسەکا بە ئەلف و بێ و قورئان ختمەکە و ئەمانە وەزام یەکەمین کەسێ باوکم بە ڕەحمەت بێ باسی کرد کە هەر لەو حوجرەیە بووە فەقێ بووە دەرسی بە باوکم وتووە مامۆستایەک بوو لەو ماوە پێشوا وفاتی کرد مامۆستا مەلا ئەحمەدی خاکیان پێوت ئەو یەکەم دەرسی ئەلف و بێی پێڵێ دوایی وردە وردە لای مامۆستا مەلا عارفیش دەست پێ ئەکات بە خوێندن مامۆستا شارەزا بوو لە تەجوید و لە علومی قورئان و لە فقه و لە تەفسیر و پیاوێکی بە معنای کەلیمە وەکو عەرزم کردی مزەکا بوو و یەکێ بوو لە منسوبانی مەدرسەی بیارە کە لە خزمەتی بووی هەستە کرد لە خزمەتی یەکێک لە عولەمای سەلەفی ئەم ئومەتە دانیشتووی ئیتر بەو شێوە کە دەسەکا بە خوێندنە سەرەتاییەکان ماوەیە لەو لەژێرە بێ و دوایی گوندەکانی تری منتەقەی مەریوان و منتەقەی خۆمان هەڵەبجە و شارە زوور و ئەمانەش ئەگەڕێ ینی حدودەن 40 مامۆستای هەبووە لە دەورانی خوێندنیە شوێنەکانت لەبیرە مامۆستا کام وڵی هەموویم لەبیر نییە بەس زۆریم لەبیرە مەسەلەن باوکم لەسەر دۆش خوێندوێتی لە وەیسە بووە لە سیانا و بووە لە زەڵم لای مامۆستا شێخ سدیق مامۆستا شێخ سدیقی سەرگەتی کە هەم پورزای باوکم بوو و هەم لە هەمان بنەماڵش بوو مامۆستا شێخ سدیقیش مەلایەکی زۆر دیار و بەرجەستە بوو لە ساڵی 1926 تا 28 لەدایک بوو مجازی مەلا مەحمووی موفتی سنە بوو ئەویش یەکەم جار کە بێ بە مەلا لە زەڵم دادەمەزرێ لە گوندی زەڵم دادەمەزرێ لەوێ مەدرسە پێکەوەنێ باوکشم بە حکمەوەی تازە چاوی کردوێتەوە و قورئانی ختم کردو و هەندێک لە زانستە بەرایەکانی خوێندووە هەم بە حکمی خزمایەتی هەم بە حکمی ناوبانگی باشی مامۆستا شێخ سدیق ئەچێ بۆ زەڵم ماوەیە لەوێ ئەبێ ماوەیە چێتە بیارە ماوەیە چێتە دێتەوە لە مەریوان لە بڵێن لە ڕۆژ هەڵات دەگەڕێتەوە بەڵێ هەر شوێنە و بەپی باش ماوەیەگە چێتە عەبابەی لێ ماوەیە چێتە منتەقەی گەرمیان ماوەیەک دێتە ئەم شاری سلێمانیە لە مزگەوتی حاجی ئەو مامۆستانێک کە لە خزمەتی خوێندون لێرە مامۆستا بەڵێ لە دەورانی فەقێتی خۆ دەزانی چەند قۆناغەکە قۆناغی سوختەیی هەیە کە فەقەیەک دەرست پێڵێ قۆناغی مستعیدیش هەیە کە مامۆستا دەرست پێڵێ لە مەرحەلەیەکە کە سوختە بووە ماوەیە لە مەریوان بووە ماوەیە گاتۆتە هەڵەبجە و بیارە و تەوێڵە و لە تەوێڵە مەسەلەن چۆتە مەدرسەکەی مامۆستا مەلا ساحێب لە بیارە چۆتە مەدرسەکەی مامۆستا مەلا محەممەدی مەلابەها دوایی کە مامۆستا مەلا محەممەدی مەلابەها لە بیارەوە گواستوێتەوە بۆ خورماڵ هەر باوکشم لەگەڵ فەکەکانی هاتوون لەگەڵیان ماوەی لەوێ ماوەتەوە چۆتە هەڵەبجە بێگومان لە مزگەوتە جیاوازەکان و لە مەدرسە جیاوازەکانی هەڵەبجا خوێندوێتی وەکو ئەوە هێشتا لە زمانی مستعیدات لە فەقێ لە سوختایەتیشە لە کاتێکشا زەواجی نەکردووە نەخێر نە لە کاتی سوختایەتیشە لەمدی و خوێندوێتی و لە کاتی مستعیدیشە لەمدی و خوێندوێتی یعنی هاتوچۆی کردووە بەردەوام کە گەیشتۆتە قۆناغێ لە قۆناغەکانی خوێندن بۆسن شەرح عەقاید بێ منطق بێ ئوسولی فقه بێ لە هەردوو قۆناغەکەیان لە کوردستانی ئەمدی و لە کوردستانی ئەو دیویش بووە حتمما لە مامۆستانە گەڕاون کە پڕ عیلمن وایە بەڵێ مجموعەی مامۆستای چاکە بوو لەو کاتەیە
هەم لە شاری سلێمانی هەم لە منتەقەی هەڵەبجە هەم لە منتەقەی مەریوان باوکم بە تەمان زانا باشەکان لە منتەقەی مەریوانە مامۆستا مەلا باقر هەبوو مامۆستا مەلا حەموینی کانیسانان هەبوو مامۆستا سێعەلی هەبوو مامۆستا مەلا کەریمی سەردۆش هەبوو مامۆستا مەلا عارفی و لە ژێر هەبوو ئەوانەی کە ناوی دێنی لە خزمەتی خوێندون بەڵێ ئەمجا لە کوردستانی ئەم دیویش لە شاری سلێمانی مامۆستا خەتیبی سلێمانی هەبوو شێم حەمەی قەرەداغی مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی مامۆستا مەلا عەبدوڵای چۆڕستانی مامۆستا مەلا عارفی چۆڕی سێ عارف مامۆستا سێ عارفی چۆڕی لای ئەمانە خوێندوێتی مامۆستا مەلا ساڵح مامۆستا مەلا حەسەنی هۆرێنی لە منتەقەی دەربەنی خان مجموعەی مامۆستای چاک مامۆستا مەلا عوسمان لە هەڵەبجە مامۆستا شێخ خالید شێخ نورالدین مامۆستا مەلا حەسەنی عەبابەیلێ ئەمانە هەموو مەلا چاک بوون مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها مامۆستا مەلا ساحێب اینجا مجموعەی مامۆسای تریش هەبوون کە ئەوان مستعید بوون و باوکم سوختیان بوو وەکو مامۆستا مەلا تاهیری بامۆکی مامۆستا مەلا عەبدوڵای ئێستا مەلا عەبدوڵای کوڕی مەلا محەممەدی دارولئیحسان ئێستا مامۆستا مەلا عەبدوڵا ماوە مستعیداتی ئەو دەستی بەوانە گوتنەوە کردی مامۆستا بەڵێ لە کاتێکش کە ئەبێ مستعید مجموعەیەک فەقی ئەبێ مجموعەیە سوختەی ئەبێ خۆشی لە مزگەوتی حاجی حانە لای خەتیبی سلێمانی خوێنێ کە لە سلێمانی شابووە هەوڵی داوە سوود لە هەموو مامۆساکان وەربگرێ وەکو مامۆستا شێخ مستەفای قەرەداغی مامۆستا مەلا حەمەسعی خومخانە ئەمانە هەموو مەلا چاک بوون لەو منتەقە لەو کاتەیە لە کوردستانی ئەمدی و لە کوردستانی ئەو دیویش یعنی زۆربەی خوێندنی فەقێتی و چ سوختایەتی بێ چ مستعیدی بێ لە سلێمانی و هەڵەبجە و منتەقەی مەریوان بوو بەڵێ ئەگەر باسی کردوی لای جەنابتانە بۆن منە لەو کاتی کە فەقێ بووە ینی ئاسی زەکاوەتی جەنای مامۆستا لە چ ئاستێک بوو وڵای تۆکو فەقەیەکی زیرەک مەشهور بووە لە ناو فەقەکانە لە ناو مەلاکانیشە هەندێک لە مەلاکان کە ئەم چووە بخوێنێ لەلایەن ویان زانیوە بۆ ئیمتیحان و تاقیکردنەوە ئەچێ ینی حتا هەندێکیان فەرمویانە تۆ پێویست ناکە ئەمە بخوێنی تۆ خۆ دەیزانیت یان یەکێ لەو مامۆسانی کە باوکم چۆتە خزمەتی بۆی بەهرەمەند بێ لە عیلم و لەزانی مامۆستا مەلا محەممەدی ڕەئیس مدەڕیسی گەڵاڵە بوو کە لە کۆتاییەکانی تەمەنیات تەشریفیات بۆ شاری سلێمانی باوکم چەند جارێک چۆتە خزمەتی بۆ دەرسی لا بخوێنێ تر مامۆستاش فەرموویەتی فڵانە کەس تۆ خۆت باشی ینی ئەم شتانە زانی و پێویست ناکە پێ دڵێ ینی ئەو من وەکو تەڵەبەکانی مامۆستا باسیەکەن ئاوە هۆی مامۆستا مەلا محەممەدی ڕەئیس عەلامەیەک بوو یان یەکە بوو لە مەلا هەرە چاکانی کوردستان لە ئاسی مامۆستا مەلا کەریم و مامۆستا مەلا عەبدوڵای چۆڕستانی و ئەمجا لە هەڵەبجە مامۆستا مەلا ساڵح هەبوو مەلا ساڵحی گەورەیان پێوت ئەویش عەلامەیەکی سەردەمی خۆی بوو هەموو مەلا چاکانەی ئەو دەورانەی ینی ساڵانی 50 و 60ەکان باوکم لەلایەن خوێندوێتی بەڵێ مامۆستا شوێنش زۆر گەڕاوەوە خزمەتی زۆر مامۆستاشی کردوون دوجار بڕوانامەی زانستی لە شێ وەرگرت بڕوانامەی زانستی باوکم چەند ئیجازەیەکی هەبوو بەڕاستی یەکەم جار ئیجازە لای مامۆستا مەلا حەمەد ئەمینی کانیسانان کە مامۆستایەکی هەڵکەوتووی دەورانی خۆی بوو زانایەکی بە مانای کەلیمە شارەزا بوو و ئەویش ینی لە 1940 لەدایک بوو لە 2002 وەفاتی کرد کوردستانی ئەو دیوان هەم لەو دی بوو بەڵام لە هەشتاکانە تەشریفی هێنایە ئەم دی و بەس کاتێک کە لە کانیسانانە بێ مەدرسەکەی مەدرسەیەکی زۆر بەناوبانگ و فەقی چاکی تیا بوو مەلای چاکی تیا پەروەردە بوو باوکم لە خزمەتی ئەوە یەکەم جار ئیجازە وەرەگرێ کە ئیجازە وەرەگرێ یەکەم جار لە گوندی کانی میران دادەمەزرێ چەند مانگە لە گوندی کانی میرانە بێ بەبێ ئەوەی وەکولایانی ڕسمی ئیجازەی هینیشی ئەبێ ینی وەکو بڵێ ئیقامە لە ئێرانە چ هۆکارێک دروزەیە بۆی کە بەجێ بێنێ لەبەرچی خۆی سەبەکەی ئەو بوو باوکم لەگەڵ ئەوە کە هەستێکی دینداری بەهێزی هەبوو لایەنی نەتەوایەتی و دیفاع لە قەزیی کوردی و مەسلەی کورد و کوردستان و خوێندنی کوردی و ئەمانەش لە فکریا بوو
جارێکیان نامەیەگە نووسێ بۆ کەسێک بە زمانی کوردی نووسێ لە زمانی شای ئێرانە ڕێگە پێدراو نەبوو ڕێگە پێدراو نەبووە کە بەو کەسەی کە نامەکەی پێ ئەبێ لە دەشتی مەریوانە مەفرەزەیەکی ژاندارمیری ئێرانی ئەیگرێ کە ئەی پشکنن دەسەکەن بە گیرفانە نامەیەکی تایە بە زمانی کوردی لە خوارەوە کە سەیری نامەکە ئەەکەن ئیمزای کێ نووسەتی سەید محەممەد مدەڕیسی کانی میران ئیتر بانگەکە دەیتوانی بە فارسی بنووسی و چێشە لە بە دروست نەبێت ئەو هەستی کوردایەتەکەی وا بوو بەڵێ ینی شتەکەشی بەلاو زۆر احتیادی و حەقێکی مەشروع و بێهین بووە لەسەر ئەم مەسەلەیە ئەڵێن تۆ دیارە فکری کوردایەتی لە مێشکایە ینی ئیسیجوابیەکەن و وەکو بڵێ لێپرسینەوەی لەگەڵاکەن ئەو زابطەی کە لەوەیە بێ وەکو باوکم خۆی بۆی گەڕامەوە فەرمووی پێشەوەی بڕۆم بۆ هین بۆ دائیرەی ساواکی ئەو کاتە بۆ لێپرسینەوە کە بانیان کردم سەردانێکی حەمەخانی کاینسانانم کرد کە ڕئیسی عشایری مەریوان بوو لەو کاتە بۆ شخصێتێکی اجتیماعی مەرمووق بێ سەر تا چی بکە بەڵێ بەڵێ نامێکی ئەوان بۆ هاتووە جەنابەت ڕێی چیاویش ئەفەرمێ پێڵێت بەڕێی من مەڕۆ تا من خۆم پێش تۆ ئەچم لەوێ دانیشم کە ئەچم لەوێ دانیشتم کاتێک وەرە کە من ماوەی لەوێ دانیشتە بم باوکم کە ئەچێت حەمەخان لە لای زابطەکە دانیشتووە کە باوکمە چێ دەژۆڕ حەمەخان ئەچێ بە هەڵەسێ لە بەری وەچێ بە دەمی و ڕێزێکی زۆری لێ باوکمەگرێ و زابطەکە تەعجوبەکە ئەمجاڵێ ئەمە کێوەمانە حەمەخانیش بە زیرەکی و بە دانایی خۆی ئەفەرمێ ئەمە فلانە کەسە لە تەرەفی باوکەوە سەییدە و لە ئالوبەیتی پێغەمبەرە لە تەرەفی دایکیشەوە ئێمە بەگزاکانی مەریوان خاڵوانی ئەوین عالمیکی وایە و زانایەکی وایە باوکشم لەو کاتە تەمەنی زۆر نابێ تقریبان هەر حساب کە 25-26 ساڵە بێ ئیتر زابطەکە کە ئەمە ئەبینێ دیمەنەکە تەسیری تێیەکە ئەڵێ بەڕاستی تۆ تەقریرێکی لەسەر نووسراوە نامێکی ئاوات نووسیوە تۆ دیارە هەستی کوردایەتی لە مێشکایە بەس بۆ ئەوەی هین نەبم منەوە تەقریرەکە ئەدڕێنم بەس پێم باش نییە تۆ لە وڵاتە دانیشت چونکە ئەو فکرەیە لە وڵاتە جێ نابێت پرسیاری لەسەر دروست دەبێت پرسیارە لەسەر دروستە بێ ومایەتر باوکشم بڕیارەدا دێت لە نەوێ دانیشت ماوەی 5 ساڵ تقریبان ئیمام و مدەڕیسە بێت لە گوندی نەوەی لە لەوێت چەند مانگێکە بێ زۆر ناخایەنەوەیتە دێتە ئەمدی لێرە گوندی نەوێ لە بناری شارە زور ئەو کاتەش گوندێکی وەکو بڵێ ئاوەدان مزگەوت و خەڵکێکی باش لە دەوری کۆ بنەوە مەجموعە فەقێش هەر لەگەڵ یادێن ینی هەر لە فەقەکانی خۆی کە لە کانی میرانە بێ لەگەڵ یادێن بەم دیوە ینی مەجموعە فەقی باش بەڕاستی مسلمانانی کوردستان هەموو شاهێد من ئەو حەقیقەتانە پێڵێ بۆ ئەوەی کە من تاریخم وانە بووە لە عاسی هیچ مسلمانە ئامادە بووم بەرابەری خراپەم کردێ بەڵام تاریخیشم وایە کە دڵسۆزی هەموو مسلمانێکم لە سەراسەری جیهانە و لە ئومەتی محەممەدا بۆ هەمووی بە تایبەت بۆ مسلمانانی کوردستان کەسێکەوە بێرێ کوردایەتی کە ئەبێ فەرقی کوردێکی ئەم پەڕی کوردستان بۆ ئەو پەڕی کوردستان نەخات ئەوەیش تەنها عەدالەتی قورئانە و تەحقیقی ئەو مەطلەبەیە کە ئیسلام قەراری داوە زوڵم لە مێرولەیەک نەکرێ چۆن زوڵمەکەی لە میلەتێکی 50 ملیۆنی بەڕێز مامۆستا مەحموودی ئازادی وەکو هاوڕێیەکی دێرینی جەنابی مامۆستای ڕەحمەتی ئەگەر سەرەتا پێمان بڵێن
چ پەروەردەیەک وای کرد شێخی ڕەحمەتی بگەێنێتە ئەو پلە و پێگەیە؟ ئەڵبەتە مامۆستا شێخ محەممەد ینی پەروەردەی مەدرسەی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام، پەروەردەیەکی قورئانی بوو. جا لەبەرەوە مامۆستا شێخ محەممەد کە پەروەردەی مەدرسەی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام دائیمەن شاد و شادیاری ئەو مەدرسەیە بوو. بۆیە هەر لە منداڵیەوە ئەو عاشق و خولیای مەدرسەی قورئانی بوو. بۆیە یعنی سبحان الله لە کاتێکە کە ئەم مناڵە بێ و ئەینێرن بۆ ئەوەی کە لە حوجرا لە مزگەوتا بخوێنێ، لە مزگەوتێک لە نزیک دەی مەریوان پێڵن و لە ژێر مامۆستا شێخ محەممەد لەوێ ئەچێتە قوتابخانەیە کە مامۆستا مەلا عارفی و لە ژێر مەلای ئەو دێ بووە. لەوێ سبحان الله ئیتر هینە خوێنن جزئی عەممە تەواوەکەن. ئەمجا مامۆستاکان پیان دەڵێن ئەبێ ئێوە تەلەبەکان هەموویەکی قورئانێک بکڕن و بیهێنن بۆیە لە قورئانەکە بخوێنن. لە دوایە مامۆستا ڕاتەوە بۆ ماڵەوە بەدایکی ئەڵێ بێ قورئانێکم بۆ بکڕن چونکە بەیانی داوای قورئانمان لێ یەکەن لە مزگەوت. ئیتر دایکیشی ئەڵێ وەڵڵاهی ڕۆ لە پارەمان نییە، باوکیشی ئەڵێ وەڵڵاهی ڕۆ لە پارەمان نییە بۆ بکڕین. ئیتر دەزەکا بە گریان ئەڵێ بە هەر حاڵ ئیلا بێ هەر بۆم پەیاکەن. لە دواییە سبحان الله ئیتر بۆیان پەیا نابێ، بەڵام مامۆستا شێخ محەممەد بەو منداڵیە لە خەوا ئەگاتە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا بەدەستی مبارەکی خۆی قورئانێکی داتی ئەڵێ لەم قورئانە بخوێنێتەوە، لەم قورئانە بخوێنێ. لە دواییە ئەم مامۆستا مەلا عارفەیش لە خزمەتیانە ئەبێ پێغەمبەری خوای بینیوە کە قورئانەکەی پێداوە. ئەویش لە ماڵی خۆی خەونی بینیوە. هەر ئەویش هەر بەعینی شێت مامۆستا شێخ محەممەد مامۆستا مەلا عارفە عینی خەو یعنی پێغەمبەری خوان بینیوە کە ئەم قورئانەی داوە بە مامۆستا مەلا شێخ محەممەد کە لەوا بخوێنێ. لە دواییە بۆ بەیانی ڕۆن بۆ مەدرسەکە بۆ مزگەوت. ئیتر تەلەبەکان بەسەرە ئەچنە ژوورەوە کە کاتە سەرێ بچێتە ژوورە و مامۆستا پەلی ئەگرێ ئەیبا ئەڵێ ئەمە قورئانەکەی پێغەمبەرە داوێتی بە تۆ. ئیتر لەو قورئانە خوێنی تەواو کردەوە. لە دواییە ئیتر کە قورئانی تەواو کرد لەوێ ینی مەسەل عولمە دینەکانی ئەوە سەرەتا دەست پێ کرد و تەواوی کرد و لە دواییە بەرەبەرە ینی کە گەشتە پلەی باڵا. لە دواییە چووە لای مامۆستا مەلا حەمینی کانیسانان. ئیتر لە خزمەت ئەوە مایەوە تا هەموو کتێبەکانی خوێن. ئیتر لەو دوا مامۆستا مەلا شێخ محەممەد کە هەموو مەسەل عولمە شەرعیەکانی خوێند و کتێبی ئەو کاتێک کە یعنی مەسەلەن پێویست بوو کە فەقێبی خوێنێ لە ئاخر مادەیە هەمووی خوێن مامۆستا شێخ محەممەد. ئیتر لە دوایە لە خزمەت مامۆستا مەلا حەمینی کانیسانانە. لە کانیسانان دەیەکە لە نزیک مەریوان. لەوێ ئیجازەی علمی وەرەگرێ و بینە مەلا ئەبێ لە دەیەکە لای کانیسان دوایی دێتە منتیقەی شارە زوور. ئیتر لە منتیقەی شارە لەوێ مەلا ئەبێ و لە دواییە ئیتر دێتە سلەیمانی لە مزگەوتێکا بێ. دواییتر مامۆستا تەعینە بێ و ئەچێ بۆ بنەقلێکەن بۆ خوار بەغدادەوە بە ئیمامەتی. لە دوایە دێتەوە سلەیمانی. تا ئێستا تەمەنی زەنای مامۆستا هەر لە دوو دراست و مزگەوت و ئەوە محرابە بوو. بەڵێ ئیتر مامۆستا ئیتر لە یعنی کە کاتێک ئیجازەش وەرەگرێت دێت ئەبێتە مەلا لە دێهاتا بوو بێ فەقیه بووە، لێ سلەیمانی بوو بێ فەقیه بووە. ئەمجا مەسەلەن دەوری ئەوەیشی هەبووە کە هەندێک کەس هەندێک مەلا ئەچون بۆ لای دەرسیانە خوێن و دەرسی پێوتن لەم شارە. مامۆستا ڕەفیقاتی بەڕێستان بۆ کەی دەگەڕێتەوە خزمەتی زەنای مامۆستا؟ ئێمە بە حەقەت مامۆستا شێخ محەممەد من لێرە مەلا بووم، ئەوژی لە سلەیمانی مەلا بوو. یعنی علاقەمان هەبوو لەگەڵ یەکا وەکو دۆسایەتی و ناسیاوی هاتوچوومان هەبوو لە خزمەتیە. ئەمجا زۆر جار ئێمە چوون بۆ خزمەتی. ئەجا مامۆستا شێخ محەممەد لە دواییە چوو بۆ منتیقەی سێ سادق. ئیتر لەوێ مەلا بوو تا سەفەری ئێران کەوتە بەری. هەر پەیوەندیشتان هەبوو؟ هەر پەیوەندیمان هەبوو. بەڵێ وەڵای جا مامۆستا شێخ محەممەد یعنی مەسەلەن تووشی هەر کەسێک بووایە یعنی خۆی لەو بەکەمتر دەزانی کە لەویش باڵاتر بوو تێگەی. ئەمجا مەسەلەن ینی یەکێک کە بڵێن ناڕەحەتی لەگەڵا بکردایە ئەمە چوو مەرحەباییە کە دەرگای ئاشتی و خۆشەویستی لەگەڵا کردەوە. تەسامح و لێبوردەی زۆر. تەسامح و لێبوردەی و لێخۆشبوونی زۆر بوو. یعنی شەخص بووە یعنی قسەی پێوت و ئەم سەلامی لێ کردووە، جنێوی پێداوە، ئەم مەرحەبایی کردووە، گوێ ناوەتە ئەو بابەتانە ئەو مەسائلانە. لەبەرەوە چونکە یعنی متەئەدیب بوو بە ئادابی پێغەمبەر، هەموو ڕەوشە جوانەکانی پێغەمبەری تیا تەطبیق و دابین. بەیەکەوە هەردووکتان با بڵێن مەلا بوون.
زانستی جەنابی مامۆستا ئەوەی کە تۆ لێ دەخوێندەوە هەڵگری چ بڕوانامەیەک بوو یان چ زانستێکی هەبوو؟ وەڵام مامۆستا شێخ محەممەد لە هەموو عیلمەکانە یانی کامل بوو، لە هەموو عیلمەکانە زانیاری زۆر تەواوی هەبوو، مەسەلەن بە تایبەتی لە ئوسوول الفقه و خولاسە ئاخر مادەکانە لەو ئاخر مادانەی کتێبانێک کە ئاخر مادەکانە خوێنن مامۆستا یعنی زۆر پرۆفیسۆر بوتیانە و خەڵکی زۆری ئەچون لە خزمەتی ئیجازەیان وەرەگرت لەو بابەتانە. بەڵێ جەنابی مامۆستاوەی کە زۆر تێدا ڕەنگە داوە لە خەسڵەتەکانی جەنابی مامۆستا کە بەڕێز مامۆستا محمودی ئازادی پێوە سەرساموو بێ. وەڵا جا مامۆستا وەکو عەرزم کردی لە هەموو ئاکارێکی جوان مەسەن تیایە ڕەنگەدایەوە، ئاکارە جوانەکانی ڕەوشتە بەرزەکانی تیایە ڕەنگی ئەدایەوە، یعنی یەکێ لەوانەی کە من زۆر جێی سەرسوڕمان بووم لە خزمەتیان یانی ئەوە بوو یعنی قەت بێتاقە نەبوو تۆ لە خزمەتیان دابنیشی و ئیتر هەر فەرمایش تێ فەرموو خولاسە ئەگەر دوو تاقم ناڕەحەتیان بووە لە بینێنە دانی قسەیە کرد ئیتر قەت ماندوو نەبوو لەو بابەتانە. من زۆر تعجب مەکرد لەوەی کە چۆن ماندوو نابی ئەم پیاوە چۆن یعنی سەری نایەشێ ئابەن شەوازە کە هەستخۆڵکەوتەکە لەگەڵ ئەم خەڵکە بەڕاستی ینی پیاوێکی کەم نمونە بوو، یعنی لە هەموو ڕوویەکەوە کەم نمونە بوو. ڕەفیقاتیتان تاکەی بەردەوام بوو مامۆستایەوە؟ وەڵا ئەمە لە ساڵی بڵێن تقریبا هەشتاکانەوە ئێمە ڕەفاقەت و دۆسایەتیمان هەبوو لەگەڵ یەکە هەتا ئەو ساڵێک کە عەمری خوای کرد. هۆکارەکەی چ بوو بۆ نمونە دروستبوونی ئەو ڕەفیقاتیە؟ سیاست بوو یاخود زانست بوو یاخود هەر هۆکارێکی؟ وەڵا جارێ لە ئەوڵەوە ینی قەزایی مەلایەتی بوو، مەلایەکی بە شخصیەت و مەلایەکی زانا و عالمێکی بەرز بوو، جارێ ئەوە بوو بەهۆی ئەوەی کە ئێمە عەلاقەمان لەگەڵ یابێت. ئەمە یەک دوو ئەمجا لەبەو دووە ینی لە ساڵەکانی هەفتا و هەشت و حەوت و ئەمانە ئیتر لە خزمەتیا بووین لە دروستکردنی خولاسە هینێکی جەبهەیەکی ئیسلامی، ئێمە لە خزمەتیا بووین و خولاسە کارمانە کرد و ئیشمانە کرد و تەرتیباتی ئەومانە هەبوو کە ئێمە لە پێشە مەسەر ئەو بزوتنەوەمان دروست کرد کۆمەڵێ مەلا بووین لە خزمەتیە. باسی کاری ئیسلامیت کرد، ئەگەر پێم بڵێ دڵسۆزی جەنابی مامۆستا لە بۆ دروستکردنی ئەو کاروانە چەندە دڵسۆز بوو، چەندە بۆیە بەخەم بوو، ئامانجی چ بوو تێیدا؟ زۆر دڵسۆز و پڕغەم بوو بۆی چونکە مامۆستا شێخ محەممەد کە کۆچی کرد چوو بۆ ئێران لە ساڵی 82 بۆ باقڵ کۆچی کرد چوو بۆ ئێران، لەو کاتەی ئەمری بالقەبزی دەرچوو کە بیگەن دوای ئیتر ئەو ڕۆی بۆ ئەوێ ئیتر ئێمە هینمان و پەیوەندیمان هەبوو لەگەڵ یەکە نامەی بۆ ئەنادی ئێمە نامەمان بۆ ئەنا لێرەوە. دوای مامۆستا شێخ محەممەد بەڕاستی زۆر ینی دڵسۆز بوو بۆ ئەم جونبشە ئیسلامیە لە هەموو ڕوویەکەوە، یعنی سەرۆت و سامانی خۆی سەرفە کرد لە پێناو ئەوەی کە ئەم حرەکەی ئیسلامیە بەرەو پێش بڕات و بەرەو باڵا بڕوە، زۆر بە خزمەت بوو. پەروەردگار داوا لێ یەکەم بە ئەسماء الحوسنات بە بەرەکەتی ئاياتی قورئان، ئاياتی کوبڕای قورئان، بە بەرەکەتی قورئانی عەظیم داوا لێ یەکەم یا ڕەبی خۆشبی لە گوناهمان، یا ڕەبی خوایە محەبەتی خۆت و محەبەتی پێغەمبەرانت بەتایبەت حەزرەتی محەممەد الموستەفا، محەبەت ئال و ئەسحابی پێغەمبەر، عولەمای ئەتقیا، ئەولیای صالحین، ئیماندارانی ئومەتی پێغەمبەر لە دڵمانە دابمەزرێنی. بەڕێز مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی یەکێک لە هاوڕێ دێرینەکانی جەنابی شێخی ڕەحمەتی، ئەگەر پێمان بڵێ دۆستایەتی و ڕەفیقایەتی جەنابتان بۆ کەی دەگەڕێتەوە لەگەڵ جەنابی مامۆستا؟ یەکتر ناسین بەندە لەگەڵ جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیە ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 72 لە سەدەی پێشوودا. منە چوومە مزگەوتی ئەوقاف جاروبار، مامۆستا تەشریفی هێنایە ئەوێ، ئەمدی خەڵکێک دەورەیانەدا، مامۆستا ئەمەدی بۆ یەکەمین جار کە دیم وەکو پیاوێکی کەڵگەتی سیما شیرین و لە گفتوگۆدا لەگەڵ خەڵکا زۆر ڕێک و پێک و خەڵک خۆشیان نەویست دەورەیانەدا و سوالیان لێ کرد. بۆم دەرکەوم پیاوەکە خاوەنی قابلیەت و شایستەیە، بەڵام هەر لەو کاتا من پرسییم لە برادرانی کە لێ بوون ئەم زاتەکی ئەوتیانە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیە. ئەوە سەرەتای بینینی من بوو بۆ ئەو، بەڵام دوای ئەوە ساڵی 74 کە شۆڕشی کورد دووبارە دەستی پێ کرد پاشەوەی کە ڕژێمی بەعەز وەفای نەکرد بە
بڕیارەکان و فقرات و مادەی بەیانی یانزەی ئازار مەوادی یانزەی ئازار ئەوە بوو کە خەڵک بە شێوەیەکی سەر و ماڵی ئاڵانەوە شۆڕ شۆمانە خەڵکێکی زۆر چوونە دەرەوە. مامۆستا شێخ محەممەد لەو کاتە ئیمام و خەتیبی بەرزنجە بوو. منش چوومە دەرەوە لێ لە منطقەی پێنجێن گرسامەوە ڕۆژێک برادێک ها وەلاموتی کۆمەڵێک لە سیارەیە کە هەواڵی تویان ئەپرسی سیما جوان و خەڵکی ماقوڵۆمانە وڵاتر من دیمنەوە تەماشام کرد خاڵە شێخەری باساک بوو کە یەکێک لە نەقیبی ساداتی بەرزنجە بوو یەکێک بوو لە پیا محتەرەم. ئەو کات لێ زەناتە مامۆستا بوون لەگەڵ مامۆستا بوو لەگەڵ مامۆستا شێخ محەممەد تەماشام کرد مامۆستایەکیشان لەگەڵێک سەرنجدا ئەمە ئەو مامۆستا شێخ محەممەدەیە کە من لە مزگەوتی ئەوقافم دی. دوای ئێمە ئەو کاتە چەندە ماڵ و میلمان نەبوو کۆمەڵی مامۆستا بووین مامۆستای سانەوی بووین ئەو کات لە سانەوی شۆڕشا دەرسمانەوە لە ماڵێکمان هەبوو لێوێ ئەوانە بوونە میوانمان مامۆستا شێخ محەممەد و خزمانە وڵاتی کە دانیشتین ئەو مامۆسانێکە لەگەڵمان نبووم لە ماڵەکە خەڵکانێک بوون هەرەکە لە ڕشتەیەکە شارەزاییان هەبوو مامۆستای بایۆلۆجیتیا بوو کیمیایتیا بوو مامۆستا کەوتە قسەکردن و ئەوە کەوتە باسی سیاست و باسی دنیاومانە بۆمان دەرکەوت مامۆستایە مامۆستایەکی تەقلیدی نییە کە تەنها معلوماتی حەسر بێ لەم هەندێک مەسایلی تەعبودی و عیبادات و فقیە پیاوێکی مەوسوعی و فراوانە شارەزای دنیای ئەوە بوو بە سەرەتای ناسی ئێمە و ئیتر بووە نقطەیەک بۆ دەستپێکردنی دۆستایەتی و محەبەت زۆری پێ نەچوو لە مانگی ئازاری ساڵی 1970 شۆڕش تووشی نسکۆ بوو ئەو خەڵکە هەموو بەشێکی زۆری کشایەوە و گەڕایەوە و بازێکیش لە ئێران هەمایەوە و بازێکی چۆ دەرەوەی وڵاتەوەمانە بەرحاڵ ئێمە گەڕاینەوە کە گەڕاینەوە ئیتر من هەواڵی مامۆستان پرسی لەکوێ بێ نەقڵ کرابێ نەکرابێ وتەن وڵات لە بەرزنجێ ئیتر چوومە خزمەتی و ئەویش کە هاتە سلێمانی علاقاتی عایلەویش دەستی پێکرد هاتنی ئەوان و ئێمە چوونی ئێمە بۆ لایەن و زۆر جار من دەستەیەک دۆست و ئەحبابمە برد و زۆر ئیسفادەمان لە دانیشتن و لیقاعاتیەکە چونکە بەڕاستی مامۆستا پێگەیەکی کۆمەڵاتی زۆر گەورەی هەبوو لە هەمان کاتا پیاوێکی زۆر زانە بوو عالم بوو پیاوێکی ئیجتیماعی و قسە خۆش بوو مانای کەلیمە کە ئینسان جەزبە بوو کە لەگەڵیا دانیشتێتەوە بووە سەرەتای علاقات و پەیوەندی و ئاڵوگۆڕی سقە و متمانە و تەماشامان کرد من تەماشام کرد بەشێکی زۆری ئەفکاری جەنابی مامۆستا لەگەڵ ئەفکاری منایەکە گرێتەوە جیهانبینیمان یەکێکە. پەیوەندی بەڕستان لەگەڵ زەنای مامۆستا لە حرەکاتی سیاسی ئیسلامیە لەکوێوە دەستی پێکرد؟ ئێمە لە ساڵی هەشتا ئەو بوو شۆڕشی ئێران دەستی پێکردومان و ئێمەش لە لێرە خەڵک کەوتە جموجوڵ ئەوانەیە کە پێشتریش ئێمە لە جموجوڵی ترا هەبووین بەڵام ئەو کاتە من چالاکی مۆستاندە بوو یەکێ لە برابەر ڕێزەکانی ئەو کاتەمان مامۆستا مەرحەمەی شارە زووری چوو بۆ ئەو وڵات و گەڕا بۆ بیرۆکەیەکی هێنابوو کە ئێمەش بە بزوتنەوەی دروستکەین بەناوی بزوتنەوەی زانایانی ئیسلامی تێکۆشەر تەمان شتێکی تەڕح کرد بۆ من و بۆ مامۆستا شێخ محەممەدمانە وردەوردە ئێمە فکرەکەمان تاوتوێ کردومان بۆمان دەرکەوت کە ئەمە شتێکی زۆر چاکە مامۆستاین ئاینی ئەبێ تەجەموعێکیان هەبێ ئەبێ کۆبن ئەبێ ئاگایان لە یەکتری بێتەوەوانە بە تایبەتی زروف بووینەکە وەزعی کوردستانی ئێمەش ئەو کاتە بارودۆخێکی زۆر خراپ بوو چونکە حکومەت دەستی کرد بە وێرانکردنی زیاد لە 4500 دێ و زیاد لە 70 شار و شارۆچکە وێران کرا خەڵکەکەی ئاوارەی مجەمەعاتی سەکەنی کرا بارودۆخی خەڵک زۆر خراپ بوو مامۆستاش ئەو کاتەڵان لەو فترەیە لە فترەی گەڕانەوەمان بۆ سلێمانی نیانێژ ئەو لە بەرزنجە بمێنێتەوە نەقلان کرد تەبعیدیان کرد بۆ بەسرە چکە بەڕاستی مامۆستا کەسێکی بێخەم نەبوو مامۆستایەکی خەمخۆر بوو بۆ میلەت هۆکاری دوورخستنەوەکەی چ بوو بۆ بەسرا مامۆستا طبعاً پاش دروستبوونی ئەو ئەوزاعانە و دەربەدەرکردنی ئەو میلەتە و ئاوارەکردنی وەد و بە زیل بینینی مەزەلەتی ئەو میلەتە پاش ئەوی کە لە شۆڕژێکی چەکدار و لە بەرابەر حکومەتێکی دڕوندا وەستا و ئێستا بێچەک ومانە و حکومەتی باسیش ئەو کاتە دەستی کرد بە بڵاوکردنەوەی منەظەماتی سیخوڕی و پیاخراپی لە کوردستانە و خەڵکیان عەزێتە خەڵک هەستی بە میحنەت و ناڕەحەتیە کرد حتا جگە لەوە بۆونەوە ساکە خەڵکی ئاوارەی مجەمەعاتی سەکەنی کرد ئۆردوگای زۆرە ملی کەوتە بیری ئەوش سلەیمانی مەسەلا و کاتە من لە یادمە بە تەمام بەعزێ لە گەڕەکەکانی شار بە تایبەتی ئەو گەڕەکانی کە ئەکەوێتە ئەو دی و جادەی شەستەوە هەمووی بەرێ بۆ منطقەی بینی عمارە و بەسڕ لەوێ شوێنەکە بوو سلەیمانیان پێوت ئەو نیەتەی هەبوو کە حتا منطقەی جوولەکانی ناو شارۆمانە بە کولی نەهێڵۆبیان بارودۆخی خەڵک زۆر خراپ و زۆر ناخۆش بوو مامۆستاش کەوتە
انتقاد و ڕخنەگرتن لە حکومت لە وتارەکانیان لەگەڵ دەرد و ئەوتاری ئاگرین مەشهور مامۆستا بەڵێ لەگەڵ دەرد و ئازاری میلەتەکە بوو حکومت ئەمەی پێ قبول نەکرا ئەلبەتە ئەو کاتە لە بەعزە مناسەباتی شەهر مامۆسایان ئاینی قسەیان کرد بە تایبەتی لە مناسەباتی پرسە و سەرخۆشیە وتاریان نەبوو لە وتارەکانە لە هەر شوێنە وتاری باە مامۆسا ڕخنەی توندی لە ڕژێمی بەعسە بوو لەو تاوان و جەریمانێکە بەسەر میلەتی کوردیە هێناوە لەبەرەوە بە حەقەت مامۆسا مووقفی کەوتە ئەوە کە حکومت کەوتە ترس پێگەی کۆمەڵایەتی بەهێز بوو مامۆسا لەگەڵ عشاری کوردستانە لەگەڵ هەمویانە سەرک عشیرەتەکانە دۆستایەت و برایەتی هەبوو مەحەبەتی هەبوو لەگەڵ ئامەی مامۆسانی ئاینیە لەگەڵ خەڵکە لەگەڵ تەلەبەی مزگەوتەکانە فەقی مزگەوتەکانە علاقی بەتینی دێنەوە سەرباسی سیاسەتەکەی بەڵام باسی پێگەی کۆمەڵاتی مامۆسات کرد لەسەر چ ئەساسێک بنچینێ گرت بوو ئەو پێگەی کە مامۆسا دروستی کرد بووی کە لەگەڵ خەڵکی دەوروبەرە بە هەموو ئەفکار و ڕاجیەکانشا تێکەڵ بوو وڵی دیارە هەموو میلەتێک باز هەمومی مشتەرەکی هەیە خەموو پەژارە درد و ئازاری مشتەرەک هەیە لە بینی هەموو خەڵکە ئێمەش ئەو کاتە ئەوکو خەڵکێکی مسلمان هەسمان بە ئازار و مینەتت ئەکرد و هەستمان بەوە کرد کە ئەمیلەتی ئێمە ئیسیحاد دەکرێت چاوسێنێت و بە معنای کەلیمە بە ناوی میلیەتەوە بە ناوی حتا بە ناوی دینیشەوە بەرحاڵ ئەو بارودۆخە بەسەر کە میلەتی کوردی تیابوو لەو کاتە بارودۆخێک بوو کە هیچ ئینسانێکی خاوەن شەهامەت ئەو وەزعی پێ قبول ناکە مامۆستاشێکێک بوو لەو کەسانی کە لەگەڵ دەرد و ئازاری خەڵکا بوو تەبیعیشە هەر مرۆڤێک لەگەڵ دەرد و ئازاری خەڵکا بێ خەڵکی لەگەڵ یاوێ هەر ئەوەی کە لە مێژووە بینیمان و بیستمان و خوێندمانەتەوە هەر کەسێ بۆ خۆی بژی بچووکەژی هەر کەسە لەگەڵ دەرد و ئازاری خەڵکا بێ گەورە ئەژی و ناومیلەتە ناسراوە چەندە کاریگەری هەبوو ئەو پەیوەندی کۆمەڵاتی کە دروستی کرد بوو بۆی کە هەمووی ڕووی تێبکەن و بتوانانی شۆڕشێک بەرپکە بەمانەیە وڵی زۆر مؤهل بوو من طبعا مامۆسانی ترم لە کوردستانادی بە حکومەوەی کە من پاشەوەی کە منیش کە نەقڵ بوومەوە کە گەڕاینەوە لە شۆڕژ ئێمەشان بە قاری مەجلیسی قیادی سەورە تەوعید کرد لە سلێمانی ئەمە کەوتینە ئەمانەتی عامی ئەوقاف و کاتە بە زۆری من لەگەڵ مامۆسانە تێکەڵ بووم بە حکومیەوەی کە مەسئولیت مابوو لە ئیدارە و ذاتی مامۆسانی هەولێر مامۆسانی دهۆک مامۆسانی سلێمانی پاش ساڵ لە نەقڵ بووم بۆ ئێرە ئیتر کە بە حەقەت من ئەمدی کە مامۆستا پیاوێکی هەڵکەوتوو بوو لە ناو مامۆساکانە ینی پیاوێکی زانا بوو یعنی ئەگەر لەگەڵ کۆمەڵی مامۆسادا بنیشتە لە شوێنەکە هەست دەکرد کە ئەم پیاوە ئیشعاعی تیشتی شخصیەتی زیاتر لە خەڵکێکی تر ئەمە کە ئێڵێم مەبستمەوە نیە کە خوانەخواسە لە شەعنی خەڵکی تر بێن مەخوارەوە مامۆسا ئەو حەیەوێت و زیندوێتی تیاو لە هەر کۆڕ کۆمەڵێکا وایە جەزبێکردن بۆ خۆی من لێرا شتێک ئەگەڕمەوە کاتی خۆی لە ساڵی هەشتا عیزەت دووری هاتە ئێرە مەلایانی سلێمانی کۆ کردەوە لە مزگەوتی گەورە و لە ژووری مامۆسا شەمحەمەدی قەراخیا کە خەتیبێ و کاتە بوو لە شوێنەکەی مامۆسا خەتیبا دانیشت بوو قسەیە کرد بۆ مامۆسایان وتارێکی سیاسی بووە و ئەو قسەی قەت لە بیرم ناچێت کە وتی مامۆسایان ئاگاتان لە خۆتان بێ ئێمە وەکو حکومەت وەکو حیزبی بەعس ئەوەنەی کە ئەگەر بێت و پشت هەر دەردێک هەر دەوەنێ هەر دارێ لە کوردستانە کەسێک مخەڕبی هەبێ و بە ئیسلاحی و بە پێشمەرگەی و مخەڕبی هەبێ باکمان نییە بەڵام بەلامانەوە زۆر قورسە مەلایەک بە مێزەرەوە خاوەن مێزەر ئامامە بێ هەڵسێ دژی حیزب سەورە یعنی بەڕاستی ئەمە بەلایەنەوە شتێکی زۆر سامناک بوو دەی مامۆستا شەمحەمەد وەکو باسم کرد ئێمە لە ساڵی هەفتاونەوە بزوتنەوەیکی ترمان هەبوو پێش ئەوە من لێک شامەوە بەڵام لە ساڵی هەشتا چوارە من لە هەشتا دۆ تێڵ چوومەوە لەوە پاشەوەیکەوە بەزات نەما لە هەشتا چوارە من چوومە دەرەوە لەوێ مامۆستا شەمحەمەد ساڵی پێش من لەبەر پاڵەپەستۆی و فشاری حیزبی بەعس هەر منتیقی بەجێهێش ئەو کاتە خەتیبی مجەمەعی شانەدەری بوو چۆ دیوی ئێران من لەوێتر کە یەکمان دیەوە باسی هەندێک مەسایلم بۆ کرد کە خەڵکی زوتنەوەی پەیوەندی ئیسلامی ئەو کاتە پیان خۆشە کە جەنابەت ڕابەر بێەوە من لە تەرەفی ئەوانەوە ئەم هەواڵە بە جەنابەت دەگەن مەگەر جەنابەت ئامادەبی وەکارێکی جیهادی ئیسلامی ئێمە هەموو سەباز دەبین لەگەڵ تا و جەنابەت پێشەوە بە قبولی کرد و جەنابی مامۆستا شەمحەمەد لە ساڵی هەشتا چوارە بوو بەڕابەری زوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە دوای ئەوە ئێمە حرەکەتێکی مسلحمان دروست کرد بە ناوی لەشکری قورئانی کوردستانەوە بوو بە نەوات وە سەرەتا بۆ هێزی بزوتنەوەی ئیسلامی لە ئایندا لە دواییدا.
بەڕێز مامۆستا ئەبوبەکری سدیقیش یەکێک لەو هاوڕێ و ڕەفیقە دەرینانەی جەنابی مامۆستا کە هەر لە سەرەتاوە لە خزمەتی جەنابی مامۆستا بووە. مامۆستا ئەگەر سەرەتا لە بەڕێستان بپرسم وەکو پێناسەیەک مامۆستامان پێ بناسێنە بۆی کە بەڕێستان ئاشنای بوون لە نزیکەوە دەیناسن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على رسول الله محمد وآله وأمته أجمعين. لصالي هشتاودو لو كاتوا من بخزم المامۆستا گەیشتوم و مامۆستا محەممەد ڕحمەتی خوای لێبێ یەکێک بوو لەو پیاوە هەڵکەوتوانە لە کوردستاندا، یەکێک بوو لەو عالم و زانا و پیاوە بەلیمەتانەی کە بەڕاستی جێگە و پێگەی تایبەتی هەبوو، ئینسانێکی هەڵکەوتوو بوو. من لە چەند شتێکی مامۆستا کە پێم خۆشە بۆ بینەرانی بەڕێز باسی بکەم بۆی کەوا لێ بەهرەمەند بین ئیسفادەی لێ بکەین. دیارە وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم اذكروا محاسن موتاكم، ئێوە چاکەکانی مردوەکانتان باز بکەن، زیندوەکان ئیسفادەی لێ دەکەن، ئینشاڵڵا ئیسفادەی لێ بکەین. مامۆستا محەممەد ڕەحمەتی خوای لێبێ زۆر عالم و خوێندەوار بوو، پیاوێکی بەڕاستی زۆر عالم بوو. ئێمە ئەو مامۆستانەی کە لە خزمەتی دابووین ناومان نابوو لە بینی خۆمان پێمان دەگوت بەدیع الزەمان، یعنی جاری وا هەبوو تەفسیری ئاەتێکی دەکرد ئێمە بە حیاتی ئەو تەفسیرەمان نەبینی و جەمانێ نەبووە، یا مەسەلەیەکی فیقییانە کۆ قەزێکی ئوسوڵی لە هەر بارێکی شەرع قسەی هەر بارێکی لەو زانستانە کە باسی بکردا بەڕاستی مامۆستا دەستێکی زۆر باڵای هەبوو و زۆر خوێندەوار و عالم و زانا بوو. مامۆستا لە ڕووی ئەمەی کە فکری جیهادی دەتوانم بڵێ مامۆستا شێخ محەممەد ڕەحمەتی خوا لێبێ یەکەم کەسێک بوو کە ئەو فکری جیهادیە لە دژی هەم لە دژی حکومەتی زوڵمی حکومەتی بەعس و هەم لە دژی ئەو ئەفکارانەی کە لە مەنتیقەکە وردە وردە بەڵاوایان دەکرد وەکو فکرە مارکسیەت و شوعیەت و ئەوانە دیارە شوێت پێشتر هەر هەبووە، هەموەکو فکرەی ئەو فکری کە لەو دیەوە قەزایای مەسەلەن شیعایەتی و ئەمانەش مامۆستا شێخ محەممەد بەڕاستی ئەو فکری جیهادیە ئەو خەبات و ماندووبوون و زەحمەتە ئەو فکرە جیهادیە بەڕاستی مامۆستا شێخ محەممەد دروستی پێکرد. کوتوانی مامۆستا عەفو شان بداتە بەرێ بەوەی کە تازە فکرێکی وە بەڕەتمی جیهادیەوە بڵێم ئەو کاتە یەکەم خەتیبێکیش بوو کە لە شانەدەری مامۆستا شێخ محەممەد وتاری دەخوێندەوە، خەڵک لە زۆرینەی شارەکان دەهاتن بۆ خزمەتی بۆ وتاری بۆ بەڕاستی ئیسفادەی لێکردنی دەتوانین بڵێم مامۆستا شێخ محەممەد ئەو کاتە یەکەم خەتیبێک بوو کە هیچ کەسێکە لە کوردستانە بەدەرەوە نەبوو جگە لە مامۆستا شێخ محەممەد. مامۆستا شێخ محەممەد دەتوانین بڵێن یەکەم کەسێک بکە ئەو فکری جیهادیە بروزی پێکرد، کە لە ساڵی 84 کە حکومەتی بەعس چوو بوون بیگرن مامۆستا ئەو مەنتیقەیە بەجێهێشت بەڕاستی چۆ کوردستانی ئەودی و ئەجا لێرەوە بۆ ئەوە نەسووکەوە دابنیشێ و وەکو خەڵکانێک و بە ئیسراحەت و لە ئوردوگاکان و ئەمان نە، مامۆستا شێخ محەممەد بەڕاستی دەستی کرد بە چالاکی، دەستی کرد بەوەی کە ئەو بژوتنەوە پەیوەندی و لەگەڵ یارمەتیدانی هاوڕێکانی جەنابی مامۆستا نەوەڕەسی و کۆمەڵێک لەو مامۆستا بەڕێزانە توانیان کە ئەو بژوتنەوە وەکو دەڵێت تەئسیس بکەن و زیاتر ئیشی لەسەر. ئەلبەتە لەم دیتامان دروست کرا بوو هەبوو ئیشی دەکرد بەڵام وەکو شێوازێکی تەنزیمی، بەڵام لەو دی مامۆستا شێخ محەممەد ئاشکرای کرد و ئیعلانی کرد و وەڵحاصل دوای وردەوە دەکە برایانمان خوشکانمان کە چوونە ئەودی و شتەکە حازر بوو حرەکەتەکە دەستی پێکرد. دەتوانین بڵێن یەکەم فکری جیهادی کە بروزی پێکراوە و گەشەی پێدراوە و نیشاطات و چالاکی لەسەر کراوە جەنابی مامۆستا شێخ محەممەد بووە. دەتوان بڵێ مامۆستا شێخ محەممەد ئینسانێک بوو زۆر بەڕاستی بەغیرەت بوو. من لە چەند شوێنە لە خزمەتی دابووم، جارێک لە بارەگایەک دابووین زۆر بووین، ئێمە لەسکەی 45 نەفەر بووین، تایارە هات و وەسعێکی زۆر ناخۆش بوو، ئاگام لێ بوو بڵێن کە تارەکە نزیکی بۆ ناپاڵمێکی هەڵا بۆ ئەو مەنتیقەیە، ئێمە هەمومان خۆمان مات کرد، بەس مامۆستا شێخ محەممەد بەڕەحمەت بێ لە شوێنی خۆی نەجوولە، یعنی پیاوێکی بەڕاستی بەغیرەت و بەشەهامەت بوو. دەتوانین بڵێن مامۆستا شێخ محەممەد من وەکو ئەوە بۆ چوونی خۆمە لە ناو هەموو مەلاکانی کوردستاندا دەتوانم بڵێم مامۆستا شێخ محەممەد یەکەم ئینسانێکی سیاسی بلیمەت حەکیم لێزان
و ئینسانێکی لێزان و پێزان و ئینسانێکی بەڕاستی حەکیم و دانا و زانا بووە. ینی شوێنەکانی مەواقیفەکانی دواتر هەندێک موقف ئەگەر هەبوو باسی دەکەین باسی دەکەین. شێوازی مەبەستم شێوازی کارکردنی شێوازی تەعاملی لەگەڵ سەرکردەکان لەگەڵ ڕئیسی حیزبەکان لەگەڵ مەنتیقەکە لەگەڵ خەڵکەکە زۆر پێویستی بە حکمەتە زۆر ئەو حکمەت و زانین و سەبر و ئارامی و لێزانینەی کە مامۆستا شەم محەممەد داینابوو بەڕاستی ینی مرۆک بۆچوونی خۆمە وا دەزانم مامۆستا محەممەد یەکەم مەلایەکێکە ئینسانێکی سیاسی زۆر لێزان زۆر ئازا و بلیمەت لەو مەیدانەدا و مامۆستا محەممەد بەحەقەت بۆ قەزەی کۆمەڵایەتی زۆر ئینسانێکی کۆمەڵایەتی بوو. یعنی بۆ نمونە ئێمە ئەو کاتەکە بڵێن هەموو مهاجر و کۆچەری و لە منطقەی خۆمان نەمابووین خەڵکێکی زۆرمان لە منطقەی هەولێر و کەرکووک و شوێنەکانی کە هاتبوو مامۆستا محەممەد بەو نەرمونیانی و حکمت و وەسع کۆمەڵایەتی کە هەیبوو ئەلحەمدوللا ینی خەڵکێکی بەڕاستی هەموو ڕاجر کرده بوو دڵیان خۆش بوو خەڵک ینی زۆر دڵیان بە ئیشەکەی خۆی بوو. دەتوانم بڵێم مامۆستا محەممەد یەکەم کەسێک بووە کە وازی لەو مەنسەبەی خۆی هێنا کە مەنسەبی ڕابەرایەتی بوو. چکە ئێمە کە لەو دیوبووین مامۆستا محەممەد ڕابەرمان بوو برا گەورە و سەرکردەمان بوو. دوای کە جەنابی مامۆستا شێخ عەبدولەتیف ڕەحمەتی خوای لێ بێ کە هات بۆ ئەو دیو هات هیجرەتی کرد مامۆستا محەممەد فەرمی من مادام کاک مامۆستا عەبدولەتیف تەشریفی هاتووە من سەرکردایەتی ئەم ڕابەرایەتی کە هەمە تەسلیمی جەنابی مامۆستای دەکەم لەوێ تەسلیم مامۆستای کرد. یعنی دەتوانم بڵێم داهێنانێک کە زۆر بەڕاستی زۆر گرنگ و مهمە کە ئەو ڕابەرێک بووە ڕابەری ئەو حرەکەت و حرەکەتی جیهادی بووە کە خۆی وەکو دەزانی وەکو باسم کرد یەکەم کەس بووە کە ئەو فکرە جیهادی هێناوە بۆ کاتی خۆی کە چالاکی و زیندوی کردێتەوە. دەتوانم بڵێم یەکەم کەس مامۆستا محەممەد کە ئەو تەوقەی شکان کە ئینسان سەرکردەیەک بێ ڕابەرێک بێ بەڵام واز لە ئیشەکەی خۆی بهێنە بیداتە بەرایەکی تری بزانە ینی ئەو هەموو سەرکردانی هەتا ئێستا بنەماڵە و سەرکردەکانی تر و هیچی واز لە شوێنەکەی خۆی ناهێنێ. هیوایە بە ئینتیخاباتیش دەکرێت وازی هەر لێ ناهێنێ. هیوایە ینی تەمەنێکی زۆریشی کردووە بەڵام هەر وازی لێ ناهێنێ. بەڵام مامۆستا محەممەد ڕەحمەتی خوا لێ بێ لە کاتی گەنجێتیدا لە کاتی ئەو پەڕی چست و چالاکی نیشاتاتی لە کاتی ئەو پەری عەقڵ و کیاسەتێکی گەورەی کارابەری بڵین بزوتنەوەی پەیوەندی بوو وازی لێهێنا بۆ مامۆستا شێخ عەبدولەتیف ڕەحمەتی خوای لێ بێ. بە خزمەتی زۆر مامۆستا گەیشتون ئەگەر پێمان بڵێ تایبەتمەندی جەنابی مامۆستا لەگەڵ مامۆستاکانی تریان بڵێن لەگەڵ مەلایەکانی تر چیە جیاواز؟ وی ئەلحەمدوللا کوردستان زانای ئاینی باشی تایە و هەموو زاناکانیش پێگە و مەکانەتێکی متەمەیزیان هەیە. بەس من وەکو ئەمانەتێک باسی یەکەم هەرچەند پێشم خۆش نییە ینی چونکە مەدحی باوەگە بێ بە مەدحی خۆم. باوکم جامیع بوو ینی کەسایەتێکی جامیع بوو هەم عالمێکی باش بوو هەم ئینسانێکی حەکیم بوو هەم ئینسانێکی مەوقیع ناز بوو هەیزانی لەکوێ چی بڵێ و لە بەرامبەرەکەیە هەمیشە ئەو شخصیەتەی ڕەچاوە کرد کە چی بۆ باس بکە. ینی لە شوێنێکە قسەی نەئەکرد کە قسەکەی بێهودە بێ قسەکەی جێنەگرێ و حزوری لە هەموو شوێنەکەمایی دڵگەرمی بوو. ینی یەکەم ساڵ بوو ئێمە چوو بووین بۆ ئێران باوکم فارسیشی بەو شێوە نەیەزانی بەڵام ئەوەنە شەجاعەتی ئەدەبی هەبوو ئەو هەموو مامۆستا ئاینیە لە جارێکیان داوت بوون بۆ لای سەرۆک وەزیرانی ئێران کەسیان ئامادە نەبوون قسە بکەن. باوکم خۆی قسەی کرد خۆی چوتی من قسەیەکم لە باتێم وتە قسەی کرد لە هەر شوێنەکە پێویست بواە بە فارسی قسەیە کرد لە شوێنەکە بۆی نەهاتایی کرد بە عەرەبی یا تعبیرێکی بەکارهێنا کە مقابلەکەی تێبگا لە مەوزوعەکە. یعنی کەسایەتیەک بوو لەگەڵ سەرۆکا دانیشتایە شخصیەتەکەی خۆی فەرزە کرد لەگەڵ وەزیرە لەگەڵ ئینسانی عادیە لەگەڵ مناڵە دانیشتایە مەحەبەتی لەگەڵا هەبوو ینی بە ئوسلوبێک مامەڵەی لەگەڵ بەرامبەرەکەیە کرد کە ئوسلوبەکە مەبەستەکە بپێکی. شخصیەتەکەی شخصیەتێکی هەم سیاسی بوو هەم علمی بوو هەم ئەخلاقی بوو هەم ڕوحانی بوو
هەم شخصێتێکی کۆمەڵایەتی بوو لە ماڵا مەسەلەن ئەرکی لەسەر ماڵ و مناڵی نەبوو. زاگەر پێگەی کۆمەڵایەتەکەم پێ بڵێ بۆن منە لەگەڵ کۆمەلگا بەگشتی لە ئاستێکا توانی جێ خۆی بکاتەوە لەو پێگەی کە هەیە هەر کاتێک کە فەقێ بووە فەقەیەک بووە لە شاری سلێمانیە علاقەی لەگەڵ چین و توێژە جیاوازەکانی ئەم شارە هەبوو لەگەڵ ڕوئەسای عەشایر هەبوو لەگەڵ کەسایەتیەکان هەبوو بۆیە حتا پێشەوەی ببێ بە مەلاش حسابی مەلای بۆ کراوە پێشەوەی کە ئیجازی عیلمی وەربگرێ حسابی کەسێکی شارەزا و زیرەک و وریا و خاوەن کەسایەتی لە سەرەتاوە کەسایەتێکی بە خۆی دروست کەسایەتێکی بۆ خۆی دروست کردووە مەسەلەن زیارەتی لەگەڵ شێخانی سلێمانی شێخانی بەرزنجە لەگەڵ عەشایری جاف بە هەموو تیرۆ هۆزەکانیەوە لەگەڵ عەشایری بەگزادە لە منطقەی مەریوان لە منطقەکانی تر حتا لە منطقەی پشدەر و بتوێن و ئەوانش علاقەیەکی زۆر بەتین و بەهێزی هەبوو و لەگەڵ هەمویانە دۆستایەتێکی بەهێزیە بوو لەگەڵ عەشیرەتی گەڵاڵیە بە تایبەتی لەگەڵ عەشایری متەنەوعی کوردستانە شێخ اسماعیلەکان شاتریەکان نەورۆڵیەکان شەمێرانیەکان لە منطقەی هەورامانە لە منطقەی پێنجوێنە لەو شوێنانە کە فەقێتی بووە خەریکی فەقێتی بوو یا خەریکی مەلایەتی بووە ئێستش خەڵکەکە باسیەکەن و بە سۆز و بە حورمەتەوە ناویدن. دوای ئەوەی کە بڕوانامە زانستی وەرگرت با بڵێن هاتە سلێمانی ئەو کاتە ئەو شوێنانێکەوە هەم کردیە مەدرسە و هەمی ژووتاری تێدا دەخوێن هەمیش پێش نوێژیە کرد لە پێشالەکانی میران دوایەتە نەوێ چەند ساڵە 5 ساڵ لە نەوێ ئەوێ دوایەتە مزگەوتی حاجی کەریمی عەبدوڵاخی لەگەڵ شێمحیدین لە سلێمانی دوای ماوەیەک ئەچێتە مزگەوتی مەلا حسێنی پیسکە کە دەڕاتە شوێنانە باست کرد بەس وتار خوێن دەبێ یان مەدرسەشی ئەبێ فەقێی هەبوو فەقێی زیرەکی هەبوو بەردەوام فەقێی هەبوو بەبێ فەقێ لە مزگەوتان نەبوو یعنی هەر کاتێک کە لە مزگەوتێکە ئیمامەتی کردبێ خەتابەتی کردبێ ئیلا فەقێی هەبووە فەقێی زیرەک فەقێی شارەزا بۆ نمونە شێخ مەردۆخی فەقێی بووە بۆ نمونە دکتۆر سەید ئەحمەدی پێنجوێنی فەقێی بووە مەلا حەسەنی چوالە فەقێی بووە مەلا جەلالی بێسەری فەقێی بووە مەلا محەممەدی رازی فەقێی بووە مجموعەیە لەو شخصیەتانەی کە دوایی لە کۆمەلگای کوردیا کاریگەر بوون ماوەیە لای باوکم فەقێ بوون هەندێکیان لای ئەوی جازیان وەرگرتووە کەواتە هەر لە سەرەتاوە باوەڕی بە تەدریس هەبوو مووقیف یان بڵێن هەڵوێستی زەنابی مامۆستا لە ڕوانگەی شەرعەوە لەسەر شەرع هەیبوون هەڵوێستەکانی بە پێی شەریعەت بوو یعنی مەسەلەن زیادە ڕەویتیان نەبوو کورد بڕیتیان نەبوو و مبالغاتیان نەبوو هەدفێکی استراتیجی هەبوو مەسەلەن لە هەر قۆناغێکە هەدفێکی سیاسی استراتیجی هەبوو وێ هەموو شتەکانی بەکارهێناوە وتاری مەجالیسی بۆی بگا بۆ هەدف لە مواقفی زۆرە کە ئێمە باسی بکەین بەڵام ڕەنگە نەتوانین لە بەرنامەیەکی وا هەمووی باس بکەین. لە کۆتایی بەرنامەی یەکەم لەسەر پێگە و پلەی جەنابی مامۆستا هەم لە ڕووی زانستی هەم لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیشە بە بیرمان بینەوە لە چەند دێرێکی کورتە جەنابی شێخ محەممەدی بەرزنجی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی کوردێکی ساغ مسلمانێکی ئیمانداری پەیامدار تێکۆشەرێکی ماندوو نەناس دڵپەروەرێکی وابەستە بەخوا دڵی پڕ بوو لە محەبەت و معریفەتی خوا و پێغەمبەری و خۆشەویستی بۆ مسلمانێکە بوو خۆشەویستی بۆ هەموو کوردێکە بوو لە ڕووی ئیسلامەتی و فەرقی لە بینی هیچ مسلمانێکانەیە کرد و لە ڕووی کوردایەتیشەوە فەرقی لە بینی هیچ کوردێکانەیە کرد بە دەرئەندازەی نزیکی و دووری ئەوان لە شەریعەت و لە بەرنامەی خوا ئەو سۆز و خۆشەویستی و حورمەتی بۆیان هەبوو. بەڵێ بینەرە نیازوز و خۆشەویستی ڕسەی زانان ئەوەی کار لە ئەڵلقەی یەکەمی بەرنامە لە خزمەتی شەیخی مجاهید شێخ محەممەدی بەرزنجی عەرزی ئەوەی ئەزیز و خۆشەویستمان کرد بەشێکی کەم بوو لە ژیانی ئەو لەبەر ئەوەی جەنابی مامۆستا پێگەیشی بەرزی کۆمەڵایەتی و ئاسەشی بەرزی زانستی هەبوو و هەروەها کەسێکی مجاهید و تێکۆشەر بە لە پێناو خاک و نیشتیمان و دینەکەی خۆی جەنگاوە بە باشمانزانی ئاڵلقەیەک تر لە خزمەتی جەنابی مامۆستا سازکەین بۆی ئاگدارتان دەکەینەوە کە پەنابەخوا لە ئاڵلقەی داهاتوو ینی لە هەفتەی داهاتوو لە خزمەتی ئەوەی خۆشەویستە درێژە دەدەین بە ژیانی جەنابی مامۆستا بۆ ئەوەی ئاشنای زیاترمان هەبێت لە سیرەتی جوهد و تێکۆشان و هەوڵ و تەخەڵای جەنابی مامۆستا ئەوەی خۆشەویستیش خوا زیارین کاتوانی بێتمان لێمان ڕازی بن بۆی کەتوانی بێتمان ڕەزامەندی خوای گەورە بەدەستبێنین و ئەوەی خۆشەویست لەگەڵمانە سوودمەند بوون تا بێگەشتنەوە بە خوای گەورە سپاردن خوداتان لەگەڵ
بێت.